باش تماشاوان gelekê şaha gelekî bixêr bêguman tewerê bername me îro tewerekî giring got hestiyare bi rojeva ya girê daye bi pêşatekî rojevê pêşatekê nexwastî pêşatek ku bêguman her kesek tûşî şelajanê kiriye hatiye ew jî kuştina dunyaya 15 salî ye ew keça ku li kelekçî ji bal hevjînewê 45 salî ve hatiye gulabarankirin li dîfra jî li şêwê hatiye parça parça kirin bêgovan li vî welatî ev e نمونه یکم نینه و یکم جار نینه جن به وی آوی تنه کشتن برکو گلک جاران جن به وی آوی و به بلوکان جلوه دوره جن لسر خوشوی سیات که کشتن سروی هات که پل خواندن بگمان جن گلک جاران لویره دبنه خوراکا هندک دموچاو بناف دموچاوین مروفان لهوفانه باله تماشاوان نیشا بگم تاوری مثل هنده گلو بو اف بویره بردام دوباره دبه بو که چکا 15 سالی لزالامه که 45 سالی تی تماره کرن چه عرفو یاسا و رسایت اردی و اسمانی و قبول دکن گلو بو لدوره که کو دوره که استراتژیکه کو دوره نابینا گلک پارزگاهان دایه هیان هاجی لوی دوره وکو تی گوتن عقل عشایرگری گلک زاله لوی دوره نخینواری گلک رجا قبلن دایه لوی دوره جنه که چکا هو سال بنوی تعدای زوره دا کاری خراون مافی مروفان کاری خراون بناف جنان کاری خراون رخرات تون کاریات دجی نظام چو کا ظلامن اولین في منطقه کابیر من دو عقل من في منطقه جنك بفان دردان دگل هو که وصاد بجی گلو کسی حیانها حال روشی و نبیه چه بهته کرن کجاره کدن اوچه نبه کو بگمان هر کسی که گوه داریه وی بیاره کربه او کسی وجداناوی هجیه وجداناوی لقیه جبر کار هیچ نبیت وجی مروفه که اشتا کامل نبویه 15 ساله کچه که 15 سالی وری جزیره عربیه برزد وری جیه که کچه 15 سالی هشتا گلک مایه تا کو پیبگه بوشودانه اصلا لگور یاسیل هرما کردستان ال 18 سال یکم تر ناوی بیت شیدن جال زلامی 45 سال هيا بگومن احتمال صدان نمونه تاکو و کچا جوانا مرکبن اوا بدست زلامی و بناف زلامی وی آوی هاتی کشتن بله برزان چی بکرد بو آوی تندو تیجی برانبر جنان ال کردستان کم بریتوا بگومن ل کردستان اما جاری یکم نیه چیرۆکێکی بەم شێوەیە بەرجێمان بەرچاومان نەکەوێ لە کوردستانە زۆر جار لە هەموو ناوچەکان بەبێ جیاوازی ئەبینی ژنێک کوژراوە ژنێک سەر براوە ژنێک بە بلوک سەری تەقێنراوە هەر لەو ناوچەی کە دنیای 15 سالی لە شێخان تیا کوژرا بێجگە لە گوڵەبارانکردنی دواتر لە لای پیاوە 45 ساڵیەکەی کەسێ ئەوەندە تەمەنی بەقەدەر تەمەنی ئەمەیە دواتر لاشەکەی پارچە پارچە دەکرێت بە شێوەیەکی زۆر دڕندانە اما زور لزور شين ام ديارده دوباره بيتوا چی بگیرید که ام ديارده نمینه ایلا کردستان او همو مؤسساتانه او همو ری خراوانی نجنان و نازانم چی کمالی جن خود نیتا پیشا من مسئولی نظام چی ما سکرتری نظام چی ما اندامی فلان و بیوان او ری خراو حکومیانی برنگار بونه تندو تیجی و پارلمانتاران و چاودیران ای کچه کی بم درده لو ناوچه استراتیجیه که ناوچه که ریگاکانی همو محافظکانی کردستان لسرویه ای هیچ کسی نزانی و دردیم که چیه تو بلن چند کشی دی که بم درده به ای او ظلام برزی آینی پیاو آینی که ای چون دستی هاته و توی که کچی 15 سالی که لولاتی خمانه و که ولاتا کانی ترنیه و که هندک لولاتی عربینیه لره کچ ل 15 سالی کچی کامل نبویه به هر ذکر حساب کری ام کچ نک 18 سالی الان تا 24 سالیش کچ او کاتبو هي هیم بکای بیاساش علی که ل 18 سالیه بگومن مم کچ ما بم خبره ماره که دو چی بگه که فعلا ام دیارده دلتزینه دوباره نبیتوا چی بکرید که هاو چاره نوسکانی دنیا که استلوانه کم تازور لو ناوچه لزور ناوچه کردستان لناوچه کانی تریش هبن بدواده چونی بو بکرید تو او مصیریان مجهول نبید چی بکرید بصلح عشائری جاره که دیگه تمام بار لی خوش نبریت و نگریت و نامشتمه توانی تریش انجام نداریم بر حال مل خدمتی سرنجو بچونی اوی برزا عارف الله چهار قرنه کم پیونی فرمو الو باش کار سر چاو دفعت ورك اللي ذا كان بالي فرمو بقول معروف انك عارف بالي كايك معروف سرتا لما بس الى تمزيج دري فتان براسي تمزيج فتان يكم بهوي دو كوتيكو ملقي ذا بنري ذا كان ويا جا تدي الساعات ما فك ما ضلنا بلا صال كان تربيت هي بوزي بديناك او كتبا صاله او ضاي لما يرويدا افغانستان شيء تواني دايك باكيتيكا لسر باصالي حكم زنو وشيد زن جاتريش
چی بکرێت بۆەوەی ئەم دیاردێن هێرڵێ یەکەم خۆشیاکردنەوەی کۆمەلگا لەدەست زابوونێردەکان خۆشیاکردنەوەش بە بەزۆری لایەن پیاوانی ئاینیەوە جێبەجێ دەکرێت مەلا ئاینیەکانەوە کە دەبێت هۆشیاردنی کۆمەلگا نابێ مشتەسیتی بەردەوام بێت. بەڵێ محەممەد سلێمانی کای محەممەد فەرموو کای محەممەد ئەلێوەم کاتێ باش سەر چاو ئەلێوەم کاتێ باش کای محەممەد هەموو کاتێکی فەرموو بەنسبەت تەوەرەکەتانەوە کاکە من وەڵام بەنسبەت تەوەرەکەتانەوە من داواکارم لەسەرێکی حکومت بێتە سەرخەت و ئەو تاوانە قێوزەونە نێڵێ بەسەر شێوەکو تاوانەکانی کە ئەوە بەڕاستیەوە نەک تاوانەوە لە تاوانی ئەنفال گەورەترە لێپرسینەوە بکرێت لە پێشینەوە لە باوکی کچەکەەوە لێکۆینەوە بکرێت بزانە و کەسە بەزەخت نەفت نەدراوە پێی کابرای لەوەش کابراایکی بێدەسەڵات بێت کابرا دەپادای بە زۆر لەیسەر بێت یا بە حکومی پارە پێی فرۆشت بێت من داواکارم لە حکومەت دەرێوی کوردستان زوو بێتە سەرخەت نەیەڵێ ئەو خوێنە هەر ئاوا شەی بەسەرا بچێ و پشتگوێ بخرێت ئەو هەروەها ئەو کەسش کە تاوانەکەی کردووە هیوادارم حکومەتی هەرێن لە سێدارەی بدات بۆی پیاوانی کە گەنجانی کە چاوترسێن بکرێن هەر ئاوا بە ئاسایی نەڕۆن. بەڵێ بارزان لە کەلێک چی فەرموو وارە باش برای بەڕێزم سەر چاوم برای بەڕێزم هەمیشە من ناتوانم بە خۆڵەتێک ئەم معلوماتی ئەم ئافرەتت پێوە بدەم چکە دووسێ ماڵ بینی ماڵی ئێمە و ماڵی ئەم ئافرەتێ ئەم ڕووداوە ڕوویداوە بەڵام بەحال من لە مختصەرێک هەڵێم با کەناڵەکەی ئێوە نەچێتە ڕێزی کەناڵەکانی تر بەڕاستی تۆ شوێت بە شوێت قسەت کرد من ڕێز احترام بۆ تۆ دوورە لەو کارەی ئەڵێم بە بلۆ کوژراوە ئەڵێم نازانم چی و چی کراوە ئەمە شتێکە هەڵەیە زۆر داوای لێبوردن لێ دەکەین ئەوەی ئێمە زانین کێشێکی کۆمەڵایەتیە پیاوەکەی سێ تەڵقەی لێداوە ئەگەرش دەتانەوێت دڵنیا بنەوە تاکید بنەوە ئەوە لە تبڵ عەدلێرە دۆت بڕن سەردانی بکەن ئەمە ئەوش تشتێکی تر نییە بڵێن بە زۆری و تەمەنی 15 ساڵە ببوورە ئەو پیاوە تەمەنی 45 ساڵ نییە لە 40 ساڵیەوەیە ئەم ئافرەتەش تەمەنی 15 ساڵ نییە زۆر داوای لێبوردن دەکەم لەسەر تەمەنی 15 ساڵیە هیوادارم ئەمە بەڕاستی لە کەناڵەکەی بەس ئەم دیاردە کاک بارزان تۆ لە کەلێک چیاژی ببوورە پێشتر لەبەر کۆنتاکم لەگەڵ کۆنتڕۆل زۆر جێب لە قسەکانی تو نەبوو ئەم تۆ لە کەلێک چیاژی وابزانم باسی ئەم کوشتنی ئەم کچە ینی وەکو معلومات لە کەلێکی چوون بەڵاو بووتەوە خەڵی چوون باسیەکە ئێمە وەکو معلومات من وەکو هەوڵاتێکی ئەم کۆمەلگای کەلێکچە ئەڵێم سێ چوار ماڵێک بینی ئێمە و ئەوانە ئەوەی من نەزانم کێشێکی کۆمەڵایەتیە پیاوەکەی سێ تەڵقەی بەسەریەوە ناوە و ئیتریشانی لەدەستداوە و ئەمە و زیاتر هیچ تریش تێدا نییە ینی کێشی کۆمەڵاتی بۆ ئەم کچە بوو بە قوربانی سەر سەبەبێکی بوو کێشی کۆمەڵایەتیەکە آخر کێشەی کۆمەڵایەتی تۆ من حەز دەکەم تۆ لە من مەڕسەکەی من تێبگەی کێشەکەی کۆمەڵایەتی ئێتر لەسەر ئەو ئافرەتە و کوڕێک بووە ئێتراوە کێشەکەی کۆمەڵایەتی و پیشەکی بەسەری ناوە کوشتێتی گیان لەدەستی گیان لەدەستداوە ئەمە مەسەلەکە هیچ شتێکی تر نییە بڵێن کێشێکی تر وایە و یان ئەوە ببلۆ کوژرایە بەرحاڵ ئیتر بەڕێزان بە تەحدید ئێمە باسی توندوتیژی دژی ئافرەتانێکن لە هەموو کوردستانە وەکو پێشتریش وتم لە خانەقینەوە تازەخۆ لە هەموو ناوچەکانە لە هەموو ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی ئەم دیاردە دووبارە و سەدبارە بێتەوە ئێمە شەکۆ بەرنامەی مایکی خەڵک وەکو سەکوی ڕاستەقینە ئێوەی خەڵکی کوردستان لە پێشاتە گەرمەکانی ڕۆژەبەوە ئێمە باسی بابەتە گەرمەکانەکەین لەبەر ئەوە من لە خزمەتی بچوونە جیاوازەکانی ئێوەدام بەڵێ حەمیل لە هەولێرەوە ئەو کاتتان باش لەوەری پایتەختەوە سەر چاوم دەستخۆش بۆ تەوەری بەرنامەکەت بەڕاستی تەوەرێکی زۆر زۆر چاکە دیارە سەبارەت بە پرسیاری ئەوەی بۆچی تند و تیژی دژی ژنان بەردەوامە بەڕاستی سەرەتا دەمەوێت بڵێم ئەو یاسایانە یاسای زۆر زۆر کۆنن یعنی تا ئێستا ئێمە لە حکومەتی ناوەند جۆرە یاسایەکە تازە بە تازەش یاسای جعفەریان دەرکردووە کەەوە هەر فول شیعەیە و کاتی خۆی ئەو یاسانەیە کە هەبوو یاسایەکی معتەدیل بوو بە کەڵکی هەمووان داهات بەڵام ئێستا ئەگەر حاکمەکە مەسیحی بوو پارێزەرەکە مەسیحی بوو تۆ چی دەکەی خۆ لە عێراقدا هەر شیعە ناژیە سنەی تێدایە تورکمانی تێدایە عەرەبی تێدایە یەزیدی تێدایە مەسیحی تێدایە دواترەوە خەڵکەوە تا بۆ ژنی دووە موسڵمی دەتێنە مەخمور دەیبا لە کەرکۆک لەو ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم ماری دەکا کاکە چۆن دەکرێت ببانە کەوتووەوە دواتر هوشیاری کۆمەلگا بەسەبارەت بە هەردوو ڕێگەز بەڕاستی ئەمە بنەمای ڕوخسارمان ڕواڵەتیمان وەرگرتووە یعنی ئازادی ژنان هەر بەتەنیا جلوبەرجی تەسک و نینۆک بۆیەکردن و تەسریحەی ئێسری و سورا و سپیاونیە کاکە دەبێت دی ژووری خۆیان جوانکەن پەروەردەی خێزانی
لە بواری هاوسەرگیری لە بواری بەڕێوەبردنی وڵات سیاسات ئابووری زۆر شتی کە کاکە بازرگانی دەبێت ئافرەت بێتە ناوە یعنی چۆن بەو شێوەیە دەبێت کاکە تا ئێستا زۆردار ژنانی غەڵەت دەکەن غەڵەت تێگەشتنیان هەیە بەرامبەر بە ڕێگەزینێر ڕێگەزینێر هەراوە یعنی ئەوە دەبێت یاساینەوە دەرچەوەی یاسایانە هەمووی کاکەی ساڵەکانی 1970 بەسەر بەڵێ بابێ ڕۆژین کەرمکە دیارە لە سەرخەتنیە مهەنەت بەردەڕاش کەرمکە مهەنەت لە بەردەڕاشەوە باشی بەڕێزم سەرچاوم هەبی باشی بەڕێز سەرچاوم کاک مهەنەت فەرموو بەڕێز سەر بەسەر مافی ئافرەتان بەڕاستی حەقی خۆیان شماسێکیان هەبیت بەس ئەو ژنگرانکردنە و یانی ژنی 12 ملیۆن و 13 ملیۆن و لەو مەنتەقانە ئاخری گەنجی فەقیر چ بکە ئەمە داواکاری لە خزمەت هێرێمی کوردستان یاسایەکی دەربکە وەقتی ئەو ژنانە زۆر بەرز بکەن کاچی ژیان عالەم هەر پەنا دەبات بێت ئەمە شەخصی خۆی ئەمە خێزانمەوە خدا خێزانم کوردی ڕۆژئاوایە خواستی کەم بە 5 ملیۆنی دمایکش غیرانی بسیار و قازێر بەڕێتەمە زۆر خۆشحالی پێکەوە بەس من مەقسەدم ئەوەیە ژن لە مەنتەقەیمە لە مەنتەقەی بەردەڕۆژ لە کۆمەلگای کەلەکسی کاکە ژن چیتە 15 ملیۆن 20 ملیۆن ئەبی فەقیر چی بکە ئەو 15 ملیۆنە 20 ملیۆنە لەلایەن کێچەوە داواکران لەلایەن ماڵی کێچەوە لەلایەن کێچەوە داوا دەکرێت ئەو 15-20 ملیۆنەوە کۆتاڵەی لەلایەن ماڵی کچەکەوە لەلایەن باوکی کچێ داوا دەکرێت ئەمن بخۆم خۆشەویستەکەمە بۆ حەزم لێ دەکرد خۆشەویستەکەمە بۆ پەیوەندی لەگەڵاوە چەند جاتێک لە داخوازباو دەبێت ئیلا 20 ملیۆن نام کاری خوازم بەڕێز بەڵێ محەممەد لە کەلک چی کای محەممەد فەرموو بەڵێ ئەم کارت باش سەرچاوم بەڕاستی بە شێوەیەکی زۆر درەمدانە ئەشکەنجە درا و کوشتریا هیوادارین ئەو کەسە ئەوی وای لێ کرد بەس کای بارزان لە کەلێکی بە پێچوانەوە لە مجرد دوسێ تەڵقەیەکی لایەوە لەسەر نەزانم شتێک بووە ئیتر بخۆی باسی شتێک کرد بەڵێ و سەرنجی بەرزان دوورە لە ڕاستیەوە دوورە لە ڕاستی بەڕاستی بە ئەشکەنجە و بە بریاویە دەرۆی کەلێکی وا لێ کریابی و بەڕاستی بە چەقۆ و بە پولە و معنیم زۆر تەعادیان لێ کردی و ئەیجە کوشتیان بەڕاستی حەز دەکەین ئەو کەسە بێتە لە سێدارەدان و هەروون دەمانەوێت سوپاس بەڵێ محموود لە کەرکووکەوە ئەم کاتت باش سەرچاوم ئەوە یاسا سەقەتەکانی هەرێمە بە ناوی مافی ژنانەوە ژن دەبنە قوربانی ئەو یاسانەی هەمووی داڕێژراوە لە بۆ بێخلاقان ژن ببرە کۆمەڵی مستەڵحەیەکە لێرە بەکارنێنێرە باشترە لەبەرەوە بەڕێزان دەڤەرەکە تەحدید کوردستانی وەکە برادەرێ لە قەزا بەردەڕەش دەبێژە لەوێرێ بێژیتن باە ژنای کوێ 15 ملیۆن و 20 ملیۆن دینارە گەلو مرۆڤتێنە کەڕین و فروتن گەلو ئەڤە نەسون نەتا ژیانەیە ئیتر ژن و زەڵام پێک بە بژین ئایا پێکینانە خێزانێ بەس ئەرکە زەڵامیان ئەرکە ژنێ ئەرکێکە هەف بەشە ئایا باوێژنەیەکی چاخەوە کو عەبد بخوات دەتەزانی کو خودێ دایێ کو ئەڤە عەبدا خودەیە نەیاوە بفروشە ئانکەچ داخوازە عایلەیە داخوازە زێرۆ ئۆ ماڵێکی زۆر کەوە کولوێ دەڤەرێ تایبەتی لەڤەرە بەینان ئەڤەیەکی دیاردین زەقە زۆر داخوازکردنا زێران دیوایەکێ نوکێ بووی کادێ من سەفەرا من یا حەفلت نزانم چی دەبەیە دوبایان دەبێ نزانکیرە حتا داویێ ئایا مەسەلا پێکینانە هەڤژینیە پێویستە کوڕ عایلێ کچێ و کوڕی هەردوو پێک بەشداری بکەن لە گەهاندناوان لە یارمەتیدانەوان ئالیکاریاوان ئان کچ وەختی تو تشتێکت فروشی بەرامبەری پاراوەرگیری بارێزان معناوی چییە؟ معنای ئەڤەنیە ئەڤە کاڵایەکە تشتێکی بێقیمەت و بێبەهەیە دەستێتەدا توت فروشی دەیەکێ ئایا مرۆڤ تێنە فروتن؟ ئایا جەگەر تێتە فروتن؟ ئایا عەبدت خودێ تێنە فروتن؟ بەرحاڵ ئەڤە دیاردەکێ گەلێک جاران لەوێ دەڤێتێ گەلێک دەڤێرن دژی بێگومان تێ بەحەزکردن بەڵێ ڕێبار لاو لێرەوە کاک ڕێبار ئەو کاتتان باش سەرچاوم کاک هەکەرمەنێک پرسیارم هەیە بەڵێ لە خزمەتدام خۆی ساڵی هەشتایەکان و ساڵی هەفتایەکان نییە کەەوە کان بە زۆر بەشوو بدرێ لەبەرەوەی ساڵی هەشتایەکان کە کچیان بە زۆر بەشوو دەدا ئێستاکە کچە بە کەیفی خۆی لەوانەیە مردی بە کوڕەکە کردی بیتن نەدایکی زەختی لێکردیە نە باوکیش زەختی لێکردیە بە مێردیادایگە عمری 15 ساڵ 16 ساڵ بیتن دوای کوڕە ژنی هەیە
ژنی کچە زانیتی ژنی هێژ مێردی پێکردیە مەسەلەن بژنی دووەمیشتی احتیمالە لەسەر کێشەی کۆمەڵایەتی ئێمە ناتوانین تەداخلیشی خەرەکەین ئەو مشکلەی خەڵک دەکاتن ئایا تو لە خوشکت لە ژنت لە خێزانت شتی غەڵەتی لێ ببینی احتیمالە من ناڵێم یعنی بوختان بکەی شتی برێ ئەو شتەی بەسەدا هاتیە بەڵام بەرزان لێرەیە مەسلەیەکی ازدواجەتێک هەیە لێرەیە زۆر جار ئەبینی پیاوێک کۆڕێک خۆت نبینی نازای لە ماڵێ و کابرایە چ کێشەی ڕوویدایە چ کێشەی کۆمەڵایەتی هەیە بەڵام کاکرێ بار محکەمە نییە لەوێ محکەمە نییە یاسا نییە ڕێزان نییە بەرحاڵ بەرزان لە کوردستان زۆر جار ئەمە یەکەم تا زۆر ئەبینرێ مەسەلەن گەنجێک ئەم پیاوێک ئەچێ ژنەکە زەعیفە ناوتانێ بەرگریکتون لە خۆی بکە دەست دریشە کاتە سەر لە نێوان دوو قەوسا دەست دریشە کاتە سەر ئەم ژنە دووگیانە بەیان بەرحاڵ ئەم کچە کوژرێ پیاوەکە معزەز مکەڕەم تەواو هیچ مشکلێکی نەمانە یانیش زەڵامی هەیە ژنێ دکوژە کچێ دکوژە بەر حالێک بێ دوچیتە سژنێ بە ئەف زەڵامە بسڵح عەشایری بزەر باپارەی ترسێ نظامچە تێتە ئازادکردن ڕەنگێکی زەق ئەvێ چێبووی گەلی خەڵکی گەلێک دەڤەرە کە گۆدەرێمە بکەن هیزانن دنە هاژیدا کچە 18 ساڵی کێمتر 18 ساڵی یل پیرەمێرێکی مارەکردی کو ئەف کچە تەمەنێ vê کچێ تمەدەمەن کچە یل عیلێڤی پیرەمێری یل خڕە بچیکترێژی نەبووە هەنیا ئەف دیار دەکەین تۆ زۆرە هەی ئیتر لەوێ دەڤەری چی بێتەکەین کو ئەف دیار دەنەمێنی بەڵێ فاتمە لە شاری سلێمانی ئەم کاتە شاد کاکاکار سەرچاوم زۆر سپاس بە تۆرە جوانەکە تو سپاسی کارمەندانەکەم بەڵێ سپاس کاکاکار ئەم کێشەیە بەردەوامە بێ دائیمەن قەت مستەحیلن کۆتایی بەم کێشەی ژن کوشتنە بێت چونکە ئێمە کە ئەبینین لە ساڵەکانی هەفتا یا شەستەکان کە ئافرەت بە زۆری داوە بەشوو ئەو پیاوەی نەبینێتە ئەو ئاخر شەوی کە بۆ بە هاوسەری هیچ کوشتنێکیشی تیا ڕوونیاوە بەڵام بەداخەوە خۆشترین ژیانیان بردوۆتە سەر کە ئەو پیاوەی نەبینەوە کە قسەی لەگەڵ نەکردو کە چۆنە ژیانی ئەم ئافرەت و پیاوە بەڵام بەداخەوە ئێستا علم پێش کەوتووە سەقافەت پێش کەوتووە بەڵام زۆر بەداخەوە لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە کە ئێمە ڕژبینین دائیمەن نازانین کێشەی کۆمەڵاتی بینی ئەو ئافرەتە یا ئەو پیاوەکە چۆن ئەم ئافرەتە ئەکوژێ ئێمە هەر ڕژبین ئەڕۆین نابێت ئەبێ ئینسان بچێ بۆ بوچون و ڕاستیەکانی ئەنجا ئەتوانی ئەو پیاوە تاوانبارکە یا ئافرەتەکە تاوانبارکەی کە کوژرابێ بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ قەرارێکی دەرنەکردو بەرامبەر بەو پیاوانی کە ژنەکانیان ئەکوژن هیوادارم حکومەت سزایەکی زۆر تند بەڵێ بێوارە لە لەندەن فەرموو مرحبا سەرچاوە پێش هەموو تشتێکی مخۆبن و سەد مخۆبن جارێکەوە دیش بێژن هزار جا مخۆبن بوان کچۆ ئەوێدوی تەمەنەی دەنە وان زەڵامێت و تەمەنێ وان نە دوو جار سێ جار لە وان مەستە کانێ تندو تیژی کانێ مافی مرۆڤ کانێ ئەو پارە و ئەو بودجە زەبالە حەتێ تەسەرفکردن بوو تندو تیژیێ ئەس خۆڕاستی خەلکی ئاکرێمە گەلێک چیش نزیکی مەیە بە سەد حیف و مخابن ئەف کچێت خەلکی خود فروشن بۆ پارەی بۆ نەختی بۆ زێری سەد حیف و مخابن بۆ کچەکە تەمەن 15 ساڵی بێ تندو تیژی هوتێتە کوشتن ئەوەیە قانون ئەوەیە یاسا کا قانون کا یاسا کا حکومە کا سەرۆکی حکوومەتێ کا پارتی کا ئێکەتی کا گۆران کا ئیسلامی کا کومەڵە بەڵێ بەرەزان میویدارین سەرنجاتەوان لای هەمێ گەشتی بیت ڕێناسمان لەگەلە لە چێ کاک ڕێناس سلێمانی فەرموو بەڵێ سڵاو ڕێناس خان ببۆرە سلێمانیا دەستخۆشی بەرنامەکە دەدەکە زۆر سپاس ئەگە تەلەڤیزیۆنەکەش کەسکێ باشترە بفەرموو بەڵێ وڵاهی سەبارەت بۆ بەڵێ وڵاهی سەبارەت بۆ چۆرێ پێویستێ ئەنێ عقوبەتی هەرێم و دایانەکەنکارەکان کاری جدی لەسەر ئەو کارە بکەن ئەگەر ئێمە بێت تەماشا بکەین یعنی من تێ ناگەم یعنی 15 سال گەورەیە هەنێک ئەوەی کە باسی ئەەکەن چەندەها ئافرەتە تا بێتە 25-22 ساڵ وەڕاستی هەر گەورە نەبووە ئەنی پێم سەیرێ شوکردن و نازانم چی ئۆقفەکردارە وڵاهی بەلامەوە زۆر سەیرە 15 سال 16 ینی 18 ساڵ لە کۆڵان یاری دەکەن بەڕاستیانە هەمووی ئەنی تەمەنی گەورەیان نییە ئەنی پێویستە قانونێک دانرێ ئەوەی چییە ئەنی بچێتە بەرشوکردن و مەسئولێتی هاوسەرگیری و پیا و یعنی بەڕاستی ئەوانە زۆر هەڵایە دەی ئەوەشان تندوتیژی لە هەر زۆرە گەزادەی بینیەوە ئێستا کە بەڵام زیاتر ئافرەتانی ئێمە لە هەموو ڕێک بەڕاستی تندوتیژیان
بله شاکر لکرد چی فرمو بله چۆنی برای بەڕێز سەر چاوم ئەمە لە کەرەچی و پەیوەندی پێتۆ دەکەم لە دەربارەی ئەو کچە جیرانی ئێمەیە بەڵێ ئەو کچە کابرا کەژنی خواستیە خاوەن خێزان دی خاوەن 6 منداڵی دیبی ئەو کچە کە پەیوەندی بەو کچە کردیە بە خۆشەویستی پەیوەندی پێوە کردیەوە بۆ ئاگاداریتان چونکە من معلوماتم هەیە بەس ئێستا ئەو کچە لەسەر ئیشێکی کۆمەڵایەتی ئەو شتە کرایە کە کوڕەکەی کە ئەو شەی لەگەری کردی هەڵاتیە دەبایە ئەو کوڕە ئیجرا بێتە کردن چونکە مەسەلەی ئەویشە کەس لە خۆی قبول ناکە چ بنە ماڵەیە کەس لە خۆی قبول ناکە لەسەریشیەوە حەز دەکەین یعنی تەلەڤیزیۆن یعنی لە علامەتش یعنی بۆ بتانن شۆرەکە کەس بکەنەوە ئەوە بۆ ئاگاداریتان بە گۆر شەهیدان ئەو کچە بە خۆشەویستی مێردی بەو کوڕە کردیە و پێشانیش مێردی دیکەی کردگە ئەیدەیە دووەم جارە مێرد بکەتەوە بەڵێ بارزان ئەمە لەکەڵێک چییە وارێن پەیوەندیەکەن ئەمە هیوادارین کۆمەڵێک شت هەیە لەبەرەوە دووسەکە لە دادگایە بەرحاڵ ئێمە باسی بەشێکی گشتی باسی کوشتنی مرۆڤەکەین کوشتنی مرۆڤ بە هەر پێوارێک بێت بەرەزان کچێکی 15 ساڵی چۆن ئەتوانێت خۆشەویستی لەگەڵ پیاوێکی 45 ساڵیدا بکەوکان بەرەزاڵێ ئەگەر خۆشەویستیش بکات لە چ ڕوویەکەوە ئەم کچە هەرزەکارە بێگومان پیاو هەیە زۆر زانە لەو مەسەلەیە ئەتوانێت لە خشتە بێتەدە ئەتوانێت ئیتر بەهر شێوەیە بێ مجاملەی بکە نازانم چی بەس کچێکی 15 ساڵی چۆن پیاوێکی 45 ساڵی لەوانەیە مناڵە هەرم بچکۆلەکەی ئەو پیاوە بەقەدەر ئەم کچەش گەورەتر بێت چۆن ئەمازانێت هاوکار ئەتروش گەلمەیە کەرەم کێکای هاوکار هەلو دەمێتە باش دەمێتە باشتر تێ باشی برا گەلێک سپاس بەرنامەتان بڕاستی بەرنامەکی زۆر گرنگە و زۆر یعنی پێویستە ئەم شتانە بێنە بازکردن بەڵێ کەرەم کە والله سەبارەتەم بابەتەی تۆ یعنی کچێک گرفتن لە لای هەبوو یعنی ئەمە 2 ساڵێک و ئەمن زەواج دەکەم لەبەر ئەم شتانە ناتوانم بەڕاستی لەبەر چ شتانە یعنی ئەگەر کرمانجی باوی بەدینی پێ شتێکم چونکە گەلێک تێکەڵ بیت ئەوە 2 ساڵێک تەواو خۆکەم ئەس نەشم ژبەر یعنی بۆ گرفتی دەبێت بە حەجێتکەی ژبەر بێ چندێک و ئەس یعنی کچێک وەکی زۆر باری ماڵی بەها زۆر گران دەکات بەڕاستی ینی 2 ساڵەتە ژن خاصیت و نەشە بینی پارە نیە نەخێر ناتوانم لەبەر ئەم شتانە ژبەر کو زێر خاستنە قایش خاستکە نزانم حەمایل کۆن ینی گران دەکەن و زۆر ینی لەبەر زێر و تشت ینی خانی دەوێت و چقان دەوێت نازانم چند دەوێتە دێ باشە کەواتە ئەواسی بلا ژوانیان دەبێ حەتەوان تشتە خەڕاتیەکە دێتە من بیتە چەند ساڵ بەڵێ کێمە لەگەلە کاکراو فەرموو ئەو کاتێ باش سەر چاو فەرموو هەموو کاتێک بوورە ئازیزی من پێم وایە تاوانەکە خۆی لەوە گەورەتێکەکەەوە کا بەیاکردی هۆکاری سەرەکیشی دایک و باوکی کچەکەیە باشە پێی دەکات ئافرەتێک لەو ناوچەیەکە کە خەڵکەکە تا ئێستا ئافرەت بفرۆشێ بە پارە بۆ نەمولێنەکە برایوتی باشەوە ڕای کێشەی لەبێت لەوە خراپتیشی تو باتەوە بەڵام لە کاتێکە ئافرەتەکە خراپ بە هەچی شتێکێ پێویست ناکات پیاوەکە بیکوژێ من ئاگەر مەمم لە شوێنێ و پیاوە ئەڵم کاکە جان ئەمە بەڵگەی تەواوم هەیە کە ئەم ئافرەتەی ئێوە ئەمە عیبەکەیەتی و 1 و 2 3 و 4 بۆیان ژمارەکەم ئەمە خۆتان و کچەکەتان ئەوە جەنابی قازی ئەوە جەنابی مەلا ئەچم لای قازی کۆتایی بە هەموو شتەکەی من تەسلیم بە خۆیان یەکەم ئیتر خۆیان سیلەکەن بارێ بکەن کەی کێشەی من بچەم کێشەی بە خۆم دروستکەم و ئەو تاوانە گەورە ئەنجامم بەڵام ومێدەوارم ئەو کەسەی کە سزاکەی کە ئەو تاوانەی کردووە گەورەترین سزا بدرێت بکرێتە شوێنێکەوە بۆ هەتا هەزارەکە سای پێ نەکەوێت تا جارێکی کەس ئەو کارە نەکات و ئافرەتێکی هەژار تاوانی چییە دایک و باوکەکەی بە زۆر بیاوە کابراایەک و یان پێی فرۆشت بێکرێت پێی فرۆشت بێت بەڵێ ئیدریس دۆکێ باشتر گەلێ سپاس ئەم دەربارەی بابەتی ئەمشین کەچەکار بێژین کۆمەلگەیەمە کوردی دەوەج بیتە سەر 2 جوورە ئێک هەجر بیرێت عشرەتینێت زاڵک و زەڵامی زاڵە سەر هەر شتێکی ماڵێدا لێرێژین کێوەتێک هەڵایەکی تێدا بکەڕینان هیچ ڕێی نینە بە هەندێ ژن بیتە عەبد کوێرە دەستێ زەڵەمیدا ئەن دەستێ برایدان دەستێ بابێدا ما نمونەجی طبعا هشتا زورن دەبێت ما كو تقاليد عشرة هشتا زورن تدمال دا یا دوی کچکی هزوافتی سر بخوبوی نوع شهرستانی یا پیدا بوی
واسطه وی رگاندن تکنولوژی میکنم فیسبوک دا و اینترنت دا حتی ردکی که شد بخو حواله که ببینیتنو آرز من دانا خو بید تو کارتکی ندای کو بابات شد تیونی که تو پیشین گیجید بید بخو بخوازیتن ولی دی تندوجی پیدا بیتن تندوجی نشد تجی ایلا بیتا کشتن آن که چه هایی وقت مال دا یا غیره بوی برنامه تشی یا فرمان بله رسمه که باش بودینیتن یا اینجی که باب هروسا که چه وقت عبدکیت دست بابه برایدا دیم خوب کاری نیتن من بله برزان دوباره کنار بگومان که بابتی ما بشکی گشتی ما باسی تندوتیجی دژی جنان اگن حتی دونه بگومان تور من هبول سر تندوتی دژی پیوان اما بگشتی باسی اوکن ام کومالگای کردی که کومالگای که شایسته اوه به بختوری بجی لبره اون دن نهامتی بینی و لدستی داگیر کران و لو هموشته تا چند گرینگه که خوشبختی دروز به پیکواجیان دروز به لکته گشتن دروز به پی یاسایی که مدرن یاسایی که ما فکانی مروو ما فی هولاتی بون بو همو راگزه کان همو ادیان و قومیت کانی هرین پارێزراو بێ ئەم یاسای وەکو خۆی جێبەجێ بکە تەوعیەکی کومەڵاتی تەوعیەکی تاکی ڕۆشنبیرێکی تاکی دروست بێ کە ژن و پیا و بابزان هەردووکیان تەواوکەر یەکترن بە خۆشبەختی بە بەختەوەری بە خۆشەویستی لە گەلێکتر بژن ئەگەر کێشەیەکە بێ ئەم کێشە لە چارچێوەی یاسا و ڕێسەکانە چارەسەریەکی منطقی بوو بدزرێتەوە ئێمە باسیاوەکەن کومەلگای کورتی چی بکەیت کە کومەلگایەکی تەندروستی بێخەوش و بێکێشە و بەختەوەر و دادپەروەر بێ پێکەوە ژیانێکی بەختەوەر بێ بەهەرحاڵ پشتی ئەم ناوبرە لەسەرمانتەوە بەردەوامە بین. بله برزان دوباره سلاف بگومان مبستامه لوی تواری مبستامه بحث کرنا بویره کو دیارده که تایبت دوره که نینه تندو تیجی دیجی جنان مبستامه با آیه که گشتیه لکردستانه لهر چار پارچین کردستانه لهر دوره که هیانا هاجیک لور لورد بیجن هشت جن دچارچوه هند بوچون هند دابونریتن دوگماین ین کevin ین کردواری افجنه پیاو سالاری باوک سالاری مام سالاری ایتر برا سالاری سرت تسپاندن وکو عبدگیت تماشا کردن چه به که ترکن لوی ولاتی دا خوشبختی هبید لوی ولاتی دا بختوری هبید لوی ولاتی دا پیگوژیان هبید لوی ولاتی دا تگشنه که منطقیه واقعیه زانستی هبید وقت جنو ظلامک حسکن گلیبجین تا چنگرنگه تمن دا چنگرنگه حتی خوین حتی همو بیاوی بیرکرن و هزرکرن همو دگلیک بهنا گنجاندن پاشان بریال سر بیتدان نگ مسئله که عاطفی رو کشی دیودا انجام خراب لیب کردن چه بیدا کن لفی ولاتی یاسا و رساین پیشکتین خدمت مافی مروی و پاراسنا هولاد مافی هولاتی بون الهرم کردستانی و دست برکرنا مافو و ارکان به همو تاکن في هرم بيجي اوازي وافيا سيوك وخوشي بين جبجي كرين ما بس طما اونينا تكايا من دوباره كما كس تايبتي لكالكشي لهر دفرك نهل دف رقم اللي بدات بيجيتا في هوسا برهنتي كشتم زما وكبريوسا مدفت نظلام نكتش كس شوان تشير بنايتا كرن سربابتي باوكي گشتي بيتا خفتن كرن كاچ بيتا كرن شبركو دادگل ويري دادگل دي كيس يكلايكت بلا كس جي تهمتا نبو كس دروس نكد جبركو برنامج تحديد نيا سر نقطه تكايا بله باخانه دربندي خانه ام كاتر بس كاكار سر چاوم زۆر سپاس کاکاریان ئەمە گەورەترین تاوانە بەرامبەر بە ئافرەت کراوە یعنی بەڕاستی لە دهۆک بێ لە زاخۆ بێ لە سلێمانی بێ لە گەرمیان بێ لە هەر شوێنێک ئەم تاوانە یەکەم جار نییە دووبارە ئەبێتەوە بەڵام هۆکاری سەرەکی هەر کەسێک تووشی هەر مشکلێک بێ لە ژیانە پاڵنەرێکە وای لێکە ئەو پاڵنەرەش یا عایلەی خۆتە یان کە زەواجی کرد مێردەکەتە تێگەی ئەم ئافرەتە کە تووشی ئەوگەر هەڵەیەکشی کرد بێ لە حاڵەتێکە ئەگەر هەڵەیەکشی کردی ئافرەتێکی 15 ساڵ لەگەر پیاوێکا زەواج بکا کە 6 مناڵی هەبێ کە خاوەنی ژنی دووەم بێت و کە خاوەنی ژنی یەکەم بێت و خاوەنی 6 مناڵ بێت چاوەڕێ چی ئەەکەی لە کچێکی مناڵی 15 ساڵان ناتەوێت تووشی هەڵە نەبێت هەر خۆتان هەر خۆمان ببەرە ئەو قاڵبەوە ئەگەر کچێک لەو تەمەنابین ئەمە لەو تەمەنێشە لەو تەمەنا عنی هەر نەمانەتوانی لە ماڵ بڕۆینە دەر ئەوە عنی پێویستی بە جوراتێکە لەگەڵ لە دەرچوونە دەرەوەشە تۆ لەو تەمەنابی دەی بە دوومێت ئەبێت چاوەڕێ ئەوەشی لێ بکەی کە ئەنهیار تا تووشی لەوانەیە هەمێکە خەڵاتیش بێت لەبەرە ئایلەکەی بەرپرسی یەکەمە لە هەر شتێک ڕوبەڕووی ئەو کچە بووەتەوە لەبەرە بله شێرزاد لە سەی سایق فەرمووکە شێرزاد کاکارم کاتە واش سەر چاوم بە ڕێزی دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم کاکار بەڕاستی تەوەرێکی جوانە دەست خۆش بێت کاکار هەمووی ئەگەڕێتەوە بۆ نەفامی و نەزانی کۆمەڵگەی ئێمە تۆ سیر کە لە تەمەنێکی یا 15 ساڵ و 14 ساڵ و ئەمەی کە ئەکرێ مارەیە بڕنەی دەنەشوو من ئەڵێم ئەمە جایز نییە شتێکی باش نییە کاکار ئەم
هینێکە ئەکرێت تۆ لە تەمەنێکی مناڵە ئەو کە ئافرەتەیە ئەو کوڕە ماڵداری نازانێ یعنی کۆمەڵە شتە هەیە توانای ئەوە نییە کە بیباتە سەر کاکە هاگار اینجا بەنسبەتەوە کێمە تەنها ئەڵێن ئەڵێن بین ژن سالاری و پیا سالاری ئەمە تایسە خۆمان پیا و خۆمان بە شەریفترین کەس دەزانین بەڵام لە ڕوویەکی شوتایسە هیچ کەسێکمان نەمانتوانیەوە کە ژنمان هەبێ و لە ماوەیما هەموو سەری مانگێک و هەموو سەری هینێک بتوانین خۆشەویستی خۆمانی بۆ دەرەڕین کات. بەڵێ باوکی نۆر لە سلێمانی فەرموو تکایە ئەگەر لەسەر خەت بی ئەم کاتە باش کاگەکار سەر چاوم من پێش هەموو شتێک بەڵێ پێش هەموو شتێک کاکە هەکارگیان هەموو یەکشت بڵێم ئیدانێ و کردەوە ئەو کارە قێزەونە نالەوارە ئەکەین بەڕاستی ئەمە ینی عەقڵەت ئینسان دەرسووە یعنی تۆ بە چه حەقێک بە چ یاسایەک بە چه قانونێک کچێکی تەمەن پاو بەداخەوە لەسەر خەتی کاکی تەمەن سێساڵ دەرباقی وەرسێتی شەرمونیە بەسەریەوە يعني أما حاكمين نقبة تنيا دارجاي أو كذا بقدر حقا دارجاي قال شيء كذا فيك بس شيء أتاع يوم شاء أي بمضم كابرا يعني مراسي أما خوي الأخويا أنا كيش اللي أتاع يعني بله بەڵێ بەرەزان پرسێکی زۆر گرنگی تر لەوەیە ئەمە زەڵامانی پیاوانی بەڕێزی ئاینی بێگومانەوە لە بەردەستی مدایە ئەڵێ یەکەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە بەیاننامەیەکدا بەتوندی ئیدانەی کوشتنی دنیایان کردووە و ڕایانگەاندووە کوشتنی ئەو ژنە تاوانێکی دەرەندا و نامرۆڤانە تاوانێکی لەو جۆرە لە هیچ یاسا و ڕێسایەکی ئاسمانی و زەمینی جێگا نەبێتەوە هەروەها یەکەتی زانایان داواش لە مامۆستای ئاینیە و هەموو ئەو کەسانە سزا بدرێن کە دەستیان هەیە لە بەزوو ماڕاکردنی ئەو کێچەدا هەبووە بێگومانمە پرسێکی زۆر گرنگە پیاوانی بەڕێزی ئاینی کە خویان هەلگیری پەیامێکی پیرۆزی ئاسمانینە پەیامێکی تەسامح پەیامێکی لێکتێگەیشتن پەیامێکە لە چارچۆیان پەیامە مافەکانی مرۆڤ بە تەواوەتی پارێزراوە لە هەردوو ڕاگەزەکەوێ ینی پیا زۆر جار لێرە لەوێ باس لەوای کرێن کە هەندێک پیاوانی ئاینیە هەندێک بێگومان لە دەرەوەی دادگا ژن ماراکرێ مەسەلەن ژن وارەسێکی هەیە وەکیلێکی هەیە وەکیل ئەمریکی هەیە باوکی بڕیاری دای ژنەکە کچەکە بە فڵان کەس بیاوێ نەوێتەوە بڕیاری باوکێتی براکێتی مامێتی نەزام خاڵیەتی یەکسەر ئەویش دێت کچەکە لەو کابرا ماراکە ئیتر ڕەچاوی تەمەن لە بەرچاو نەگیرێ هەستی کچەکە لە بەرچاو نەگیرێ کۆمەڵێشت لە بەرچاو نەگیرێ دواتر دەرەنجامەکەوە دەرەچێ تا چەند گرنگە ئەمە بەشەیەکی منطقی دادپەروەرانە بێت تا چەند گرنگە کش مادەم بەم شێوەیە یاری بە چارەنووسی کش نەکرێ لەسەر ناوی شەڕەف و لەسەر ناوی کەرامەت و لەسەر ناوی چم وای لاتوە لەو کۆمەلگایەکی چوەکو قومبەلێکی کیمیایی لاتووە کەشتە دەرەوە هەسەکە نەگەر بتەقەی تر دنیا وێرانە بێ ئاخر بووایە بەڕێزان ئەم ئینسانە بوو بەم شێوەیە تەعاملە گەلەکرێت لە کۆمەلگادا بەڵێ ڕانچ لە ڕانیە کاک ڕەنج فەرموو ئەو کاتە زۆر براکەم سەر چاوم باسی برای من برا بەڕێزەکە مەزانی چۆنە کێشەی ژیان لە ئەو مشکلی کە بەراتون و تیژی بەرامبەر بەژنەوە کرێ یەکەمیشت بەڕاستی بەڕێی منەوە خەتای سەرەکی ژنە ئافرەتە ینی بۆ خۆی ئەوێ ئەو تونند و تیژەی بەرامبەر بکرێت چۆن یانی ئێستا بۆن منم ئەگەر بێت و ژنان ئەیانەوەی تونند و تیژیان بەرامبەر نەکرێ و بەختەوەریان بۆ بگەڕێتەوە بۆ ناو خێزانەکان بەڕاستی من لە ڕوویەوە ناڵم کە ئینسانانی بگەڕێتەوە بۆ دوو بۆ دواوە بەڵام ئەبێ بگەڕێنەوە بۆ دەقەکانی قورئان دەست بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگرێن بۆ ئەوەی بەختەوەری و تەبایی بگەڕێتەوە ناو خێزانەکان یعنی ئەوان دێن یعنی خێزانیان ئیهمال کردووە گوێ بە خێزان نادەن پیاوان یعنی ئیهمال کراوە ناکرێت پیاولیان نەپرسێتەوە تۆ بەڵام کاک ڕەنج بەڕای تۆ کاک ڕەنج بۆ گۆرەکەم پرسیاری مجاب دەیتەوە کارت چییە ڕۆژانە سوکەوتە چییە کاک ڕەنج باشە ئەنی پێت منطقیە کچێکی 15 ساڵی لە پیاوێکی 45 ساڵی مارە بکرێت من لەگەڵ ئەوە دانیم ئەوە بەڕاستی مامۆسای ئاینی نییە و دوورە لە مامۆسای ئاینی یعنی بە هیچ ناوەک ناکرێت تۆ مامۆسای ئاینی ئێستا من بۆ خۆم لە ڕاست مامۆسای هیچ بە هیچ ڕۆناوەک ڕێگا نادەم کەسێکی ئاوا مارە بکرێ یان ئەو ناوەکەشەوە سەدا تێبڕێشین مافی خۆیت بەڵێ هێمە لە سلێمانی کاژارم کاتەوە باش سەر چاوم زۆر سپاس وەڵی دەستخۆشی بەرنامەکە لێتەوەرێکی جوانەوە بەڕاستی ڕووداوەکەی ئەوەی لە دهۆک ڕۆیە شتێکی ناخۆش بەڵای من حەزەکەم شتێک بڵێم کاگاکار کێشەکە تێنەگەشتنی عنی ڕازگۆی بۆ نمونە کوڕان و کچانی ئێمە کاتێک گەستنە ژیانی هاوسەریەوە
یعنی شۆنڵی پێشوەختێکیان نییە زۆر کجێ کاتێک کە شووەکە بڕوان پێوکە زۆر حاڵەتم بینیوە سیرێکی کوڕەکەی نبینیوە هەر یەکسەر کوڕەکە چێتە داوای ببێەوەی لەو پێش تعارفیان کردبێ یعنی ئەو حاڵەتانە زۆرن ئێستا من ئامارێکم خوێنەوە لەم چەند ڕۆژەی پێشووە نەزم لە ماوەی ساڵێکە ئەلە 3-4 حاڵەتی تەلاق هەبووە یعنی لە سنووری ئیداری ئەمە لە سنووری ئیداری سلێمانێ بەڕاستی ئەمە پێویستە بە دۆداچوونی بۆ بکرێ یعنی 3-4 حاڵەتی تەلاق هەڵبەتە ئەمە هۆکاری زۆرە بڕاوکە لە شارێکی وەکو تارانە کە نازانم چەند ملیۆن کەسە بڕوا ناکەم حاڵەتێکی لەم شێوەیە هەبێ کە 4,000 حاڵەتی تەلاق جابوودەوە هەبێ من هەرەوە نەمە بوو هیوادارم حاڵەتی وار و نایەتەوە ڕۆژی هەمسەرای قبولکەم بەڵێ سپاس ئەیاد شێلا دزێت گەلمەیە کەرەمکە دەستخۆشی بەرمەڵتەتیم بەڵێ سپاس دەستخۆشیان بۆ بەڕۆمەژە زۆر سپاس کاکەیات کەرەمکە سەیدات خود بژم يعني أو ظلامي تلوبين صالي عن بين صالي بخو بتشتم كتاكا يعني بولا صالي عن هجا صالي عن 20 صالي عن 20 صالي خالصا بلا تشوفريا هندي تكتم كل كلا ريدان صوت سرقين احتمال أفكي بكتي يغطي فروتن وما بعد جيت هاي يعني كتشوت هجا صالي يغطي فروتن 10 مليون دينار يعني وظلام اجيب ثمن جي تشو سمبلت خو صباح كيري وساري خو صباح كيري بالضبط اظن 5 صالي ويفجبوا 5 صالي شي صالي امجي صالي ما جيك ديار ده قيبتي له دفريتي وجلوي واصلا يعني يعني هذا الجبارين كذا خوش بالي هي خاصه يعني عندك منطقه يعني واش كفتنا كنت تمام يوم نبدا هي بله برزان بگومان مثلا جن و جن خاصیت چند گرنگه خیزان دایک باف عائله هیل هر دو مالباتان و یکی جدی برچا بگیرن کف کروکچه سرچه بنما حش کدود کن و چا دید گلیجین و روشوان یا درونی روشوان حتی یا صحیح حتی چند دخینوان گلید گونجید حتی چند بیرو بوچنیتان گلید گونجید تا چند گرنگه هر دو جهف کاربن بو و یکی کاف کسد گلیبجین دیدم کشدل هندک دوران تدید پیرامیر که زلامه که هفته 8 سالی تدید آن جنکای امر خودی کردن بر حال اسم بلد خوراش کردن پادکا خوراش کرد هندک مروه تنگه پیرامیر اوید گلک اویدی بنوکی و تدید گوتوار جنگ مبتای پیدا کردی عائله که فقیر داشته کالکیره چوب چند پارا کا اینا افجنا هاتت قلبي يعني افجنا وظلمه شيء صالح احتمال اللي ما صيبتها افديار ده هنا بيقومان تديت فتره كمشكلات ما ظن شيبون افجن كاد جدا بان عيالها بون زين شاسر سخبريا في عيال بكتناف كبري بتمنيتر اوجي امر خدي كشايا تاشان گرنگه تشتكي جلوه که ظلام آینین برس لبراوز ظلام آینی تاشان گرنگه وی که برچاف گرن در ویدادگه وی که مثلا تدید جنکات ظلام که آینی گلک جاران دبرنه کمیاجی گوت اوی جنه وارسوی امرکر بابوی برایون نظام چه و ولی امرویه امرکر افکی که چه بده فلان کسی تر که راضی براز نبید رغم سروی تر تاشان گرنگه ظلام آینی جی کراچا و نمیتشتر برچاف گری برزا محمد لك چی فرمو الو کارتان باش سرچاوم باش براكم سرچاوم براكم كردستان ما في جن نية هيك ما في جنية هيك حقوق جنية اي او همو ياسا همو ريك فراوانا ظلم بوجن او ظلم او بياوه شيطة الدين او بياوه ببره پیما باش نیه به تایبەتی لەسەر دیار دەکە بەوەرد قسە بکەین بەڵام چی بکرێت بە تایبەتی لە ناوچەی ئێوە ئەنی ئەو هەموو ڕێکخراوی پاراستنی مافەکانی ژنان هەیە نییە ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی توندوتی ژنان هەیە نییە كاي محمد؟ قال الحكومة تشتكي فيها البوجن ما في جنبي سباز بريا بله أفين هوليري كرمكه أفين هوليري بله برزان امی ویدارین سرنج بو آلیت پیوندی دار گشتی بید گلول فی مجتمعی دا چه بهتا کرن اف درده بهتاش نابرد ایتر جن ابت نبید ایتر جن بن امرو دس حالاتو لبن صحو بن گروپا سوزا او یا صورا بابو بران نظام که نبید چه بهتا کرن جنجی بیتا خدان اراده ریزو تقدیرینو هبن دهمان دم دا چه بهتا کرن ظلام جنی وکو عبد سیر نکد وکو امیرک بو تیر کرن حزین خواه سیر نکد جنک هف بشه جنک نيفا كمالجاية دائما دم دا ديكا مهمية ديكا نيفا دجيا كمالجاية كواتا فضل جنة جلكة الجنة تحت أقدام الأمهات تاشان جرينج همو فان رساو يسين
عردی و ئەسمانی ژیر بەرچاو گیرین ڕێژ ژنێ بێتەکێتن تەوعیەتەکە کومەڵاتیە قوات چێ بیت عقلیەتی دوگماتیزم عشایرگەریە و ناوچەگەریە و پیا و ساڵاریە و زەڵام خوددانی عەزەڵاتی ئەڤە نەمینیت فعلا عەدالەت چێ بیت یەکسانی چێ بیت ژن و زەڵام بەبەختەوەری دیگەل هەفتوو بژین بێ ئەف ئاریشە چێ بن بەرحال ئێمە هیوادارین سەرنجە بۆچوونی ئێوەی بەڕێز بۆلایەنە پەیوەنددارەکان گەشتەوەی چی بکرێت کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی بەختەوەر و یەکسان بێت یاسا بە پێی یاسا و ڕێسا و زانستیەکان تەعامل لە گەلێکتر بکرێت بێگومان تەرکیبی کۆمەڵایەتی حتا خێزانیش لەسەر ئەساسی دروست بکرێت کە فعلا لێک تێگەیشتنێکی منطقی هەبێ کە ئەم پێکهێنانی خێزان بە شێوەیە بێت کە تاسەر بمێنێتەوە و دایمەن بەختەوەری تیا بێ نەک بەم شێوەیە ئیتر هەموو دنیا باسی بکە بەرحاڵ حتا سبهەی جارێکە دن وێرەم خزمەتات کێنێ باش